ئەوڕۆکە ئەو چاڵات چەماڕێک خست لە قوتابخانەی ڤانی بنەڕەتی لە گەڕەکی مامزاوەی هەولێر. ئەم هەدەفی ئەم چاڵاتچیە بۆ ئەو زیاتر لێنگزیک بوونەوە لە نێوان خەڵکی خۆجێیی و کە خەڵکی شاری هەولێر و لەگەڵ ئاوارەکانی ڕۆژئاوا لەگەڵ خەڵکی نازحینی عراق کە پێ دەڵێن IDP. ئەو چاڵاتچیە بریتی بوو لە چەندەها چاڵاتی جۆرا و جۆر بۆ نمونە وێنەکێشان، بۆ نمونە فۆلکلۆری کوردی و کاری دەستی و لەلایەن منداڵەکانی ئەم قوتابخانەی وڵیان ئەو منداڵانەی کە بەشداری خولەکانی ئینتەرسۆسیان کردووە بەشدار بوون و ئەو دەوراتانەی ئینتەرسۆس کە ئەمە کردومانەتەوە بە هاوکاری لەژێر ناونیشانی پرۆژەی ئیدوکیشن کانۆت وەید بووە کە خوێندە ناتوانێت چاوەڕێ بکە. ئێمە وەکو قوتابخانەی ڤانی بنەڕەتی تێکەڵاو لە شاری هەولێر دوای ئەوەی کەوا بە هەم ئاهەنگی لەگەڵ ڕێکخراوی ئەنتەرسۆس هەستان بەکردنەوەی خولەکی بەهێزکردن لە بۆ قوتابیانی بەڕێز کە پێ کاتبوو لە قوتابیانی خۆمان لە قوتابیانی پەنابەری ڕۆژئاوا و هەروەها نازحین. پاشەوەی کە دەورەکە نزیک کۆتایی هاتن بوو هەستان بەکردنەوەی ڤیستیڤالێک لەلایەن ئەو قوتابیانی کە بەشدار بوون لە خولەکە بە کردنی چەند کارێکی دەستی و چەند وێنەیەکی جوان کەوا دەیبن وێنەکان لە پشتمان دیارە بە هەم ئاهەنگی لەگەڵ ئەنجومەنی بەڕێوەبردننی قوتابخانە و دایک و بابانی قوتابیان و مامۆستایانی بەڕێز ئەم ڤیستیڤالەمان کردەوە.